هەموو کاتێک کیسی بارتۆلین پێویستی بە نەشتەرگەریە یاخود نا. کیسی بارتۆلین با بزانین چییە؟ کیسی بارتۆلین بریتیە لە خڕبوونەوەی ئاو بە شێوەیەکی کیس بە دەردەکەوێت لە بەشی خوارەوەی ئەندامی زاوزەی ئافرەتان لەو شوێنەی کە ڕژێنی بارتۆلینی لێیە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ داخرانی بۆڕی بارتۆلینەکە یاخود بۆ بەهۆی هەوکردنەوەیە یاخود بەهۆی برینداربوونی بۆڕیەکەیە لە کاتی لەدایکبوونی سروشتی زۆرجار دوورینەوەی دەبێت و ئەمەوا دەکات بۆڕیەکە بریندار ببێتن. ئەو خانمانەی کیسی بارتۆلینیان هەیە چەند نیشانەیەکیان لێ بە دەردەکەوێت لەوانە تووشی سووربوونەوە لەو ناوچەکە لەوانەیە تووشی ئازار ببێتن لەوانەیە دەردرا و دەربدرێتە دەرەوە یاخود نەخۆشەکە تا بگرێتن. چارەسەری چییە؟ ئێمە چەند ڕێنماییەکی خانمان دەکەین لەوانە لە ماڵەوە پاک و خاوێنی شوێنەکە ڕابگرن، دەرمانی ئازارشکێن بەکاربێهێنن، چەند جارێک لە ناو ئاوی گەرم دابنیشن، ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی خۆی بتەقێت و دەردراوەکە بێتە دەرەوە. ئەگەر هاتوو بەمانە چارەسەر نەبوو دەتوانین لەژێر بەنجی مۆزوعی کونێک بکرێت لە شوێنەکە و دەردراوەکەی بهێنرێتە دەرەوە. بەڵام ئەمە لە کاتی دووبارە بوونەوەی هەوکردن دەتوانرێتن بە نەشتەرگەری کیسەکە بە شێوەیەکی گشتی هەموو کیسەکە لا ببرێت بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.